آمارە ژمارەی قوتابیان بە گۆرەی هۆڵەکانی تاقیکردنەوەی پۆلی دوازدەی ئامادەی بۆ ساڵی خوێندنی 2025-2026 خۆلی یەکەم لە هەرێمی کوردستان. ژمارەی قوتابیان کوی ژمارەی قوتابیان بە گشتی بە هەر سێ بەشەکانی خۆیەوە زانستی وێژەیی پیشەیی کە ئەم هەر سێ بەشەمان هەیە کوی گشتی ژمارەی قوتابیان 117,142 قوتابیمان هەیە. لێرەش ژمارەی هۆڵی تاقیکردنەوەکان دیسان بە هەر سێ بەشەکانی خۆیەوە زانستی وێژەیی پیشەیی کوی ژمارەی هۆڵەکان لە سەرانسەری پارێزگا و ئیدارەکانی سەربەخۆ بەو شێوازە 2003 مەهەنە. بەڵێن ئامارەی ژمارەی دەستەی کارگەری هۆڵەکانی تاقیکردنەوەی پۆلی دوازدەی ئامادەی بۆ ساڵی خوێندنی 2025-2026 خۆلی یەکەم لە هەرێمی کوردستان بەو شێوازەیە. چاودێر 12,018 چاودێرمان هەیە لە سەرانسەری پارێزگاکان و ئیدارەکانی سەربەخۆ. بەڕێوەبەری هۆڵ 2003 بەڕێوەبەرمان هەیە. سەرپەرشتیار کە ئەوانەی دابەشکراون 1376 سەرپەرشتیار لە هەرێمی کوردستان بەشداری تاقیکردنەوەکان ئەبن. یاریدەدەری بەڕێوەبەری هۆڵ ئەوانیش بە هەمان شێوازی بەڕێوەبەری هۆڵ وەکو یاریدەدەر هەژماریان 2003 یاریدەدەری بەڕێوەبەری هۆڵە. خزمەتگوزاریش 2003 خزمەتگوزارمان هەیە. کوی گشتی دەستەی کارگەری هۆڵی تاقیکردنەوەکان 19,403 فەرمانبەرن کە بەشداری لە تاقیکردنەوەکان ئەکەن.